Hello, dear students of first grade. I hope you're all doing well. سلااو خوێندکارە پۆلی یەکەم هیوان باشی هەمووتانە. بۆ وانەی ئەمڕۆ فلوئنسی تایممان هەیە لە کلاسبوکەکەتان لاپەڕانەوە تو دوو هەروەها ریڤیوی چوارەممان هەیە. ریڤیوی ئەم سێ یونتەی کە خوێنومانە لە گرامە فرێند و لە کلاسبوکەکە بە ئێستاش دەست پێ بکەین. Fluency Time 4. Listening 129. Listen, read, and say. 1. Would you like salad? Yes, please. This is delicious. I'm happy you like it. 2. Would you like fries? No, thanks. I'm full. Thank you for dinner. Listening 130. Listen and number. 1. Would you like carrots, Kate? Yes, please. Carrots are delicious. 2. Would you like bread? Yes, please, Dad. I like bread. 3. Would you like yogurt? I like yogurt, but no thanks. I'm full. 4. Thank you for dinner, Dad. You're welcome, Kate. Classbook, page 92. Classbook, لاپەڕە 92. Conversationێکمان هەیە. دایکەکە بە جیمس دەڵێت Do you like salad? ئەڵێت حەزی لە زەڵاتە هەیە؟ ئەویش ئەڵێت Yes, please. بەڵێ تکایە. This is delicious. کەی خواڵە ئەمە زۆر بەتامە، زۆر خۆشە. دایکیشی ئەڵێت I'm happy you like it. دڵم خۆشە کە حەزی لێیەتی. لەم ڕسمەی دووەمیانە دایکەکاڵێ Would you like fries? ئەی حەزی لە fries هەیە؟ fries زانن چییە؟ پەتاتەی سوورەکراو. هاوی بە درێژی دایکتان بە درێژی ئەی خاتە ڕۆنە و سووریە کاتەوە و ئەو پێوترێکی fries. Would you like fries? ئەویش ئەڵێ No, thanks. نەخێر، سپاس. I'm full. من تێر بووم. کاڵێ I'm full یعنی تەواو تێر بووم، هیچی ترم بۆ ناخورێ. Thank you for dinner. سپاس بۆ نانی ئێوارە. جیمس سپاسی دایکی ئەکات کە نانە خوارد. ئەی ئێوە سپاسی دایکتانەکەن کە دایکتان خواردنتان بۆ حازرەکات. لە دوای ئەو ئەم لیستەی نەمان هەیە گوێتان لێگرت و نمبەری لێدرێ خۆی نمبەر 1 بۆ کردووی تۆش دووەم و سێم و چوارەمەکەی. دوایەم سپیکینمان هەیە. ئەمە بۆیە لە کلاس بەیەکەوە مانە بکەین. بۆ نمونە یەکەم دانە ساندویچە. بۆیە بمانوتەیە Would you like a sandwich? ئەمیش ئەڵێت Yes, please. ئەنجاڵی Would you like juice? No, thanks. باشە؟ تۆ چیەکەی لە دەفتەرەکەتە دوو دانە لەمانە هەڵەبژێری. بۆ نمونە ئەڵێی Would you like a biscuit? ئەنجا لە جواب ئەڵێ Yes, please. ئەمە بۆ شتێک کە بتەوێ. ئەی بۆ شتێک کە نەتەوێ. Would you like tea? ئەی چا ئەخۆی چاتەوێ. ئەویش ئەڵێ چی؟ No, thanks. باشە؟ کەواتە وەکو ئەماها ئەم سۆز و پەمەیە لە دەفتەرەکەتە دوودانە لەمانە هەڵەبژێری ئەڵێ حەزی لەو شتەیە ئەویش ئەڵێ بەڵێ ئەی حەزی لەوەیە نەخێر ئەبێ هەردوو جوابەکەی تیا بەبێس و بنەوە کەواتە ئەمە یەکەم هۆمۆرکی ئێوەیە. دوای ئەم ریڤیوی چوارممان هەیە لاپەڕە 94. ئەم ریڤیوە پێداچوونەوەی ئەو سێ بەشاکەین کە خوێندومانە. یەکەم داناڵێ چی Circle the odd one out right. ئەوەی کە نامۆیە دەریەکەیەوەی کە لەوانی تر ناچێت. بۆ نمونە Number 1 triangle circle rise diamond.
triangle و circle و diamond چین شێوە ئەندازەیەکانن بەڵام ڕای سواتە برنج لەوان ناچێ ئەی خێتە بازنەوە وەی نووسی لێرە Number 2 چی کامە لەوان ناچێ giraffe rectangle seal tiger دووەم لەوان ناچێ و شێوە ئەندازەیەکانە بەڵام ئەوانەی تر ناوی گیانلەبەرەکانە گیاندارەکانە کەواتە ئەی خەیتە ناو بۆشاییەوە سێم و چوارەم خۆت شیکاریەکەی ڕاهێنانی دوای ئەوە یان ئەنووسیت it is got یان ئەنووسی it hasn't got چیەکەی ئەی خوێنیتەوە سەیری ڕەسمەکەکەی ئەڵێ this animal is tall ئەم گیانلەبەرە درێژە it has got a long neck ملێکی درێژی هەیە ئەنجاڵێ 4 legs 4 قاچ زەرافە 4 قاچی هەیە بەڵێ ئەگەر شتەکەی هەبووەڵێ it is got کەواتە ئەڵێن it is got 4 leg ئەنجاڵێ big ears ئەڵێ گوێیەکانی زۆر گەورن نا زەرافە گوێیەکانی بچووکە گوێی گەورەی نییە کەواتە ئەڵێن it hasn't got Number 2 this animal is big ئەم گیاندارەم حیوانە گەورەیە it has got big teeth دانەکانی گەورەن باشە کەڵبەی بە قۆتی هەیە بۆی نەچیرەکەی ڕاو بکات کەواتە کە ئەم شتەی هەبوو ئەمەی دوای بۆشایەکە ئەڵێ بێچی هەڵبژێری it is got بەڵام بەڵێکی پەنجەی نییە مادەم پەنجەی نییە نینۆکی هەیە بەس پەنجەکانی لە یەک جا نەکراوەتەوە وەکو ئێمە fingerسی نییە کەواتاڵێکی it hasn't got fingers Number 3 و number 4 بخوێنەرەوە ئەگەر شتەکەی هەبوو بڵێ it is got ئەگەر ئەو بەشەش نەبوو لە گیانیا بڵێ it hasn't got ئەمەیان Would you like carrots حەزی لە گێزەر هەیە No thanks I'm full نەخێر سپاس من تێرم Really would you like hot chocolate بەڕاستیتە ئەی حەزی لە hot chocolate هەیە Yes please I like hot chocolate بەڵێ تکایە حەزم لە hot chocolate جا لاپەڕەکەی ئەو بەر number 4 ئەم دوو ڕەسمەی ئەم دوو کوڕی بۆ کردووی ئەمانەی سەریشەوە خواردنە ئێستا کوڕی یەکەم حەزی لە شەربەتە حەزی لە ماسیە ڕقی لە یۆگەتە تۆش لێرە ئەڵێ چی ئەها بۆستن با منیش جافەکەم لێنە باشە ئەڵێ یا بێ لایک هەڵبژێری یا بێ دۆنت لایک هەڵبژێری جوس حەزی لە شەربەت هەیە بەڵێ حەزی لێتی کەواتاڵێ I like juice and I fish ئەی ماسی حەز لێیە بەڵێ مادەم حەزی لێتیڵێ I like fish ئەی یۆگرت نەخێر کەواتە I don't like yogurt بۆ کوڕی دوو هەمیشیان وەکو ئەم سەیری ڕەسمەکە بکە ئەگەر حەزی لێ بوو I like هەڵبژێرە ئەگەر حەزی لێ نەبوو I don't like هەڵبژێرە ڕاهێنانی پێنجەم ئەم شەشوێنەیەمان هەیە ئەمانەوانن کە دەنگی ئایتایە ئەمانە ژوانن کە دەنگی ئەیتایە بۆ نمونە بێت ئەمە بێدە بێتمان نووسی سەحێکی لێبە لە دوای بێت چیتر من پێنم بۆ هەڵبژاردووی پێن و بێت وەکو یەکن بێت پێن سەحێ لە پێنیش بە یەک دانەی تریش ماوە لەم سیانە وەکو ئەوانە ئەویش لە ژێریا بنووسە ئەوانەی تریش کامنێتەوە کە لەتر ئەیتایە ئەلێرایە بنووسە لا یونتی دە و یانزە و دوانزە لەم سێ یونتی کە خەنوتە ئەگەر ئەمانە هەمووی بە جوانی تێگەیشتووی وەکو من ڕەنگی ئەمە بکە کلاس بوک ریڤیوی چوارەم page 62 لاپەڕا 62 Write she's got or she hasn't got ئەڵێ یان بنووسە she's got یان بنووسە she hasn't got ئەگەر بڵێن she's got long hair واتە قژی درێژە she hasn't got short hair قژی کورت نییە باشە ئەگەر بڵێ قژی درێژە کشتەکەی هەبێت ئەبێتی هەڵبژێری she's got ئەگەر ئەو شتە لەو کەسایە نەبێ شکڵی بەو شێوەیە نەبێ ئەڵێ she hasn't got ئێستا straight hair واتە چی واتە قژی خاو ئەم کچە قژی خاوە یان لولە قژی خاوە کەواتاڵێ she's got straight hair قژی لول نییە she hasn't got curly hair ئەو چارەی تریش وەکو من تۆ شوابیکە Number 2 بە تێکەڵاوی بۆی نووسیوی تۆ شڕێکی یەخەی Like I lions, I like lions. Monkey like I like monkey. باشە I like monkeys. Number 3 گاندنمان هەیە ئەڵێ چی It is big گەورەیە باسی یەک شتەکە مادەم ئەڵێ it is فیلەکە گەورەیە They're long ئەڵێ درێژە
باشە ئەمە درێژە ئەمەش درێژە چۆن بزانین کامیانی بۆ ئەبێ مادەم ئەڵێ they are ئەها they بۆ چیە بێ بۆ کۆ ئەبێت مادەم ئەڵێ they are کەواتە ئەبێت لە یەکێک زیاتر بێ بۆ ئێمە دی بۆ هەڵەبژێرین number 3 they're tall ئەوان درێژن ئەهاڵێ ئەوان کەواتە ئەی بۆ بێ زەرافەکان اینجا لە number 4 it is long ئەڵێ ئەو درێژە ئەوە درێژە ئەها باسی یەک داناکە کە it بوو یەک دانەیە کە they بوو لە یەکێک زیاترە کەواتە ئی هەڵەبژێرین number 5 it is small بچکۆلانەیە ئەم شتە بچکۆلانەیە سپایدرێ وا بزانم جەڵجەڵۆکێ یان بۆقە نازانم لە بۆقە چێ بۆقێکی بچووک بچووک بچووکە it is short ئەڵێ کورتە ئەمە ئەم کرمە چەند کورتە کەواتە بی بۆ بێت اینجا با بچینە سەر لاپەڕەکێوبەر لەم لاپەڕەیە یان ئەنووسیت no I don't یان ئەنووسی yes I do دایکەکە پرسیار لە کچەکەیەکە کچەکە بیری کردوتەوە ئەم خواردنانەی لە خەیاڵایە حەزی لە بنانە نییە حەزی لە ڕایسە بەپێی هەپی و سات فەیسەکە دایکی پێڵێ do you like carrots حەزی لە کارۆت هەیە ئەڵێ چیە ها کارۆتەکە سات فەیسە no I don't اینجا دایکی پێڵێ do you like bread مادەم حەزی لەیەتی هەپی فەیسە بێ بڵێ چی yes I do ئەوانی تریش تۆش بە هەمان شێوە شیکاریەکەی ئەگەر حەزی لێبێت yes I do ئەگەر حەزی لێ نەبێ no I don't number 5 ئەم conversationەمان هەیە look and write دەڵێ سێرکە و بنووسە ئەم وشانەی یاویتە تێ بۆی لە بۆشایەکانە بینووسی من یەکەم دانم بۆ کردووی دایکی پێڵێ do you like tomatoes حەزی لە تەماتە هەیە ئەوش ئەڵێ ئادەم و چایی چۆنە no I don't do you fish ئەڵێ حەزی لە ماسی هەیە چ شتێک پەڕاوە لێرە تۆ بینووسە ئەڵێ no I حەزی لەوەش نییە ئەنجاڵە ئەی حەزی لە چییە ئەبێ پرسیارەکە چۆن بکە ئەوش ئەڵێ من حەزم لە چییە حەزم لە گۆشتە کەواتە ئەم وشانە ئەخەیتە ناو بۆشاییەکانەوە وەرکبووکەکەتان لاپەڕە 92 بکەنەوە ئەڵێت چی ئەبێ پرسیار بکەیت بڵێ بۆ نمونەیەکەم دانەخۆی وتوێتی ئەمە ڕسمە چیە برنجە ئەبێ بڵێ حەزە لە برنجە would you like rice باشە number 2 چیە گێلاسە would you like cherries خەتێکی پیانین ئەنووسین would you like cherries ئەم دوانەی تریش بە هەمان شێوە ئەڵێ حەز لەوەیە پرسیارەکەیت بە دوای ئەو number 2 ئەم conversationەمان هەیە ئەم قسەکردنەیە لە بینی ئەم دوانەیە دایالۆگێکمان هەیە اینجا ئەم وشانەی یاویتە تێ تۆ وشەکانە خەیتە ناو بۆشاییەکانەوە بۆ نموناڵێ would you like rice حەزی لە برنجەیش ئەڵێ yes please بەڵێ تکایە پلیسەکە خەتێکم پیاهێنە جاکە ئەیخوا دەڵێ this is delicious ئەمە بەتامە deliciousەکە خەتم پیاهێنە اینجایش ئەڵێ good سێم و چوارەم ئەم بۆشاییانە خۆت بڕیکەرەوە بەم وشانە لاپەڕەی ئەوبەر لاپەڕە 93 ئەم لاپەڕەیە شیکار مەکەن لاپەڕە 94 لێرەیە چیمان هەیە ڕسمی کچێک و کوڕێکمان هەیە ئەڵێ یان بنووسە has got یان بنووسە hasn't got ئەم کوڕا ناوی تۆبیە قژی ڕەشە چاوی چیە سەوزە black hair ئەڵێ تۆبی قژی ڕەشە قژی مادەم ڕەشە لێرەشە ئەڵێ Toby's got has gotەکە هەڵەبژێری long hair ئەڵێ قژی درێژە کوا قژی کورتە کەواتە ئەڵێ قژی درێژ نییە he hasn't got long hair ئەبێ hasn't gotەکە هەڵبژێری brown eyes چاوی قاوەی یان چاوی سەوزە کەواتە ئەڵێ he hasn't got brown eyes هی کچەکەشیان وەکو من تۆش ئاواشی کاری بکە لە دوای ئەو number 2 add the adjectives to the sentences ئەم ئاجکتفانەی یاویتە تێ لە ناو کەوانەیە تۆ بێ بیخەیتە ناو ڕستەکەوە ئەڵێ this is a monkey ئەمە مەیمونە ئەم لیتڵا واتە بچووک ئەبێ ئەمە بخەیتە ناو ڕستەکەوە بڵێ ئەمە مەیمونێکی بچووکە لە دوای ئەیەکە ئاجکتفەکە دانێ this is a اینجا little اینجا مانکێکە بنووسەرەوە this is a little monkey باشە number 2 this is a giraffe ئەمە زەرافەیە تۆڵی یاویتە تێ لە دوای ئەیەکە تۆڵەکە دانێ ئەڵێ چی this is a لە دوای ئەیەکە ئەگەر تۆڵ دانێ نەبێ بچی this is a tall giraffe ئەمە زەرافەیەکی درێژە
سێم و چوارەمیش بۆ خۆتان. بەڵام لە سێەمە نابێ بڵێ This is an big elephant. باشە ئەنەکە بێت بە ئە. لێرەیە بە دوایە letter E هاتووە. بە دوایە letter E هاتووە بۆ وتێتی This is an elephant. تۆ کەی نووسیڵی This is a. باشە This is a big. ئەنجا نایگیان لەبەرەکە. ئەنجا ئەم لیستەمان هەیە shapes شێوەکانە food خواردنە animal گیان لەبەرەکانە drinks خواردنەوەیە. لە فوجا یۆگەت بۆم هەڵکت بژاردون لە animal polar bear لە drinks tea چا خواردنەوەیە خیتە ژێر drinkەوە polar bear ناوی حیواناتێکی خیتە ژێر animalەوە نایگیان لەبەرە food یۆگەت مدانەوە ئەوانەی تریش دانە دانە بیخوێنەرەوە و لەم لیستەیە بینوسە. لاپەڕەی ئەوبەر ئەڵێ چی؟ لە ڕسمەکانی ئاوا بۆ کردووی هەپی فیس و سات فیسی کردووە جورافەکە هەپی فیسە کاتاڵی I like giraffe. پارۆتەکە سات فیسە ڕێکیەخیت ئەنجاشی نووسی I don't like parrots. ئەنجامان پرسیارەکەی لەی تۆ حەزی لە مارە Do you like snakes؟ ئەویشەڵێ No چی حەزی لێ نییە No why؟ بەم شێوەیە شیکاریەکەی. ئەمەی تریان ڕسمی بۆ کردووی Number 1 ئەڵێ I like elephants. من حەزم لە فیلە. I دەموچاوەکە بێتاقەتە سادە. یا بە بنووسی like یا بە بنووسی I don't like. مادەم دەموچاوەکە هەپیە لێرە نووسیمان like. بەڵام لێرە دەموچاوەکە سادە. ئەڵێ I don't like. I don't like giraffes. کامە جیرافە؟ ڕسمی B. لێرە نووسی B و بۆی ڕاکێشی. ئەم ڕاهێنانەی تر ئەمانەمان هەیە چ ش. بۆ chair چێمان هەڵبژار چکە CH دەنگی چێ دروست دەکات chair. 3 ثێمان هەڵبژارد. ئەی بۆ ئەم سیانە چی هەڵبژێرین؟ ماسی و مەڕ و مامۆستا. چیان بۆ هەڵبژێرین لەم سێ دەنگە لێرەیە لە بۆشایەکانە بینوسە. بەم شێوەیە هاتینە کۆتایی وانەی ئەمڕۆمان و کۆتاییمان بەم ڕیڤیوەش هێنا ئەمنێتەوە یونتی 13 و 14 و 15 واتە ئێستا ئێوە سێ یونتان ماوە لە دەرسەکانی دوای ئەمەیە ئەو سێ یونتەش پێیەکەوە خوێنی هەتاوەکو وانەی داهاتوو کاتێکی خۆش بۆ هەمووتان خواتان لەگەڵ.